ئەگەر ویستبان وها حکوومەت کەم کە تا ئێستا ڕۆم تەفر و تونا ببوو. 6 کەسی خائن لە کۆشکی تۆدا گاڵتە بە ئیمپراتۆری ڕۆم دەکەن و ئەوسا دەرباز دەبن و هیچ کەسێک هیچ کارێکی لێ نایەت. جناب ئیمپراتۆر، من هەر لە هەوڵەوە لەو دوانە دوودڵ بووم، بە تایبەت لەوەیان ماکسیمیلیان. هەرەو ماکسیمیلیانم مەغرورە تەواوی ئێمەی سوک کرد و گاڵتەی پێکردین. بیر و باوەڕێکی کاهینێکی وەکو تۆ دەیپارێزێ جاوی و تفی کردەوە. بەڵام تۆ دیۆکلاتیان هی لە نەهاتووی تۆ بوو کە هەڵاتن، بەڵام ناتوانن لە دەستی من دەرباز بن. خاوەنچکۆ دڵنیابن کە تەواوی ئەوان قۆڵبەست دەکەین و بە تۆنترین شێوە سەزایان دەدەین. بڕوانە دیۆکلاتیان، من ئەمڕۆ ئێرە بەرەو ئۆرشەلیم بەجێ دێڵم. ئەگەر بەر لە گەیشتنی من بە ئۆرشەلیم هەواڵی قۆڵبەستکردن و سەزادانی ئەوانم بیست، ڕزگاریتان هاتووە. ئەگەینا هاوار بە ماڵت دیۆکلاتیان، سەرداری سپای پێنجمی ئیمپراتۆری ڕۆم. ئەمە جێی باوەڕ نییە، یعنی ماکسیمیلیان داوای دیۆکلێتیانوس مەسیحی بووە؟ 5-6 کەسی دیکە لە ڕاوێژکارانی دەقیانوسیش مەسیحی بوون، بەڵام کەسێ نەیدەزانی. هیچ کەس بڕوای نەدەکرد کەسانێک بۆ ڕواڵەتە مێهرەبان و دڵسۆزەوە لە دڵەوە ئەوەندە پیس و دووڕوو بن. ئەی بۆچی سوکایەتی ئەوان بە جنابی ئیمپراتۆر ناڵێ؟ ئەوە لە هەموو شتێک خراپترە. بەڵام بە بڕوای من نەیاریکردن لەگەڵ بیر و باوەڕی ئێمە بەڵگە بۆ خراپبوونی ئەوان نییە. زۆر کەس هەن کە خوداکان ئێمە ناپەرستن، بەڵام کەسانێکی پیس و هەرزەن وەکو ئەم ژاریوسە. لێتانی ناشارمەوە، منیش بۆ ئەوان زۆر ڕێز دادەنێم. نازانم شکاندنی بوتەکان و ئاوەڕتێبەردانی بوتخانەکانیش کاری ئەوان بوو. نەدی کە ئەوان چەند سوکایەتیان بە خوداکانی ئێمە دەکرد و گاڵتەیان بە بیر و باوەڕی ئێمە دەکرد. ئەمە هی لێ نەهاتووی دیۆکلێتیانوسە کە ناتوانێت پێش بە تاقمێک کافر و خائین بگرێ با بگیان. من دەڵێم دیۆکلێتیانوس لەم مەسەلە چاک ئاگادار بوو، بەڵام لەبەر کچەکەی هەلێن هیچی بە ماکسیمیلیان نەدەگوت. ئەگەر بێدەنگ بین و لە هەرمی پیرۆزی خۆمان و خواکامان دفاعنەکەین، بێگومان دەکەوێنە بەر ڕەخی ئەوان و لە ناو دەچین. من دەڵێم ئەگەر خوداکان بیانتوانیا شتێکیان لە ناو ببەن، ئیدی دوژمنتر لە ماکسیمیلیان و ڕاوێژکارانی دیۆکلێتیانوس چ کەسێکە؟ کاتێک کە تۆ بە خوداکانی ئێمە ئاوا سوکاتی دەکەی، دیدی لە ماکسیمیلیان و یارەکانی ئەو چه چاوەڕوانیەکمان بێت. ئاخر تۆ بڵێ بزانم. ئەگەر ئیمپراتۆر هێشتبای من هەر لەوێ ئەوانم تیکە تیکە دەکرد. ئەگە هەر لەوێ سزا بدرایەن دەرفەتی هەڵاتنیان نەبوو. خەڵک وا دەڵێن کە خودای ئەوان ئەوانی ڕزگار کردووە و لە چنگی ئیمپراتۆر دەریانی کردووە. ئەمانە قسەی پوچە. خودایەک کە نابینرێ و جگە لە خیاڵە شتێکی دیکەش نییە، چلۆن دەتوانێت کەسێ ڕزگار بکات؟ من نازانم خودای ئەوان چۆن خودایەکە، بەڵام دەزانم کە خوداکانی ئێمەش نەیانتوانی لە خۆیان دیفاع بکەن و ئەم ناپیاوانە سەزا بدەن. ئەگەر نەڕەحناون دەمەوێت بڵێم بەروەڵەت خودای ئەوان توانەتر لە خوداکانی ئێمەیە. خاوەنشکۆ، ئەم پیاوە دەڵێ خوداکان ئەگەر بیان توانی باە لە دوژمنەکانی خۆیان توڵیان دەکردەوە. دەڵێ خوداکانی ئێمە بێدەسەڵات و هیچ کارە لە دەستان. ئەسڵان قسەی دەسەڵاتداری بێدەسەڵاتی خوداکان نییە. بڕوانن خاوەنشکۆ، من دەڵێم
ئینسانی خاوەن ئەقڵ بیرکردنەوە وردبوونەوە کە مافی خۆیە لە خۆی دوور ناکاتەوە. من لە مێژە کە بیر لەمە دەکەمەوە کە لە نێوان لایەنگرانی ژوپیتێر و ئاپۆلۆن و باقی خوداکانی ڕووم لەلایەکەوە و لایەنگرانی خوددا و کوڕی ئەو مەسیح لەلایەکی دیکەوە حتمما دەبێت شەڕ ڕوو بدات. ئایا ئەم نێوە ناخۆشی ناتوانن بکەنە دۆستی؟ یانی بە بڕوای ئێوە ئەیبی نییە کە ئێمە خودایانی خۆمان بەردەین و خودای مەسیحەکان بپەرستین؟ من وا دەزانم کە شەڕی ئێمە و ئەوان لەسەر ناوە و ئەم شەڕە بێمانایە. تێناگەم یعنی ئەوان خوداکانی ئێمەیان قبوڵە و تەنیا ناوی ئەوانیان گۆڕیوە؟ من وا دەزانم کاروا بێت. لە ڕاستیدا جیاوازیەک لە نێوان بیر و باوەڕی لایەنگرانی دینی مەسیح و لایەنگرانی خوداکانی ڕۆمدا نییە. ئەو وتوویەکە ڕوومیەکان ژوپیتر دەپەرستن و ئەوان خوددا و ئەمە هەردوو ناو یەک شتە. بە بڕوای من ئاپۆلۆن کوڕی خوددایە و ئەوان دەڵێن مەسیح کوڕی خوددایە کە هەردوو یەکێکە. من وا نازانم ئەو جۆرە بێ کە تۆ دەڵێ. ماکسیمیلیان و دۆستەکانی باسی خودای تاقانەیان دەکرد و بۆ خوددا کوڕیان دانەدەنا. ئەگەر وا بێ کە تۆ دەیڵێی مەترسێکی گەورەمان لە ڕێگادایە و دەبێت پێش بە پەرەگرتنی وەها بیر و باوەڕێک بگرین. ئەم بیر و باوەڕە دەتوانێت زۆربەن لایەنگرانی ژوپێتێر بباتە سەر دینی مەسیح. خاوەنشکۆ ئەیبی چییە کە خەڵک پەیرەوی چه ئاینێک بێ؟ ئێمە لەو خەڵکەمان دەوێت کە خوداکانمان بپەرستن و بەس. چ دەڵێی گەوجە؟ ئێمە ئێستا گەنجینەی بە نرخی خوداکەمان لەدەستدایە. تەواوی ئەو خەڵات و دیارانەی کە بۆ خوداکانی دەنێرن دەگاتە دەستی ئێمە. ئێوە وا دەزانن کە ئەگەر پەیڕەوانی ئاینی ئێمە بڕۆنە سەر دینی مەسیح ئێمە دیسانیش دەتوانین دەسەڵاتی خۆمان بپارێزین؟ بەڵام خەڵک وەکو ئێمە بیر ناکەنەوە. ئێمە چ بمانەوێ و چ نەمانەوێ خەڵک دەستە دەچنە سەر ئاینی مەسیح. ئەم ئەشکەوتە جێگەیەکی بێدەنگ و ئارامە. خۆ حیوان ئەگەر شانس و بەخت یارمان بێت وە زوو قۆڵبەسمان نەکەن چەند ڕۆژێ لێرە میوانی خوداین چونکە ئەیدی خۆراکێکمان نییە. مەگەر تا ئێستا میوانی چێ بووین؟ ئێمە بە کار و تێکۆشانی خۆمان شتێک ناخولقێنین بەڵکو تەنیا نامەتەکانی خوددا کۆ دەکەینەوە. لە ڕاستیدا هەموو شتێک خاوەن ماڵی ڕاستەقینە بۆمانی ئامادە کردووە و دیسانیش ئەگەر پێویست بێت ڕزقی ئێمە ئامادە دەکات. بە ڕزقەوە یا بێڕزق بەرحاڵ چەند ڕۆژێکمان زیاتر نەماوە. ئەم ئەشکەوتە کە من دەیبینم ئەگەر سەربازەکان بگەنەوە ئێرە دەبێتە گۆڕی هەمومان. بێگومان ئەوەی کە ئێمەی هێناوە ئێرە بێ حکمت نەبووە و ئیرادەی ئەویش بانتر لە هەر شتێکە. جەنابی ماکسیمیلیان ئیزنەدەن پرسیارتان لێ بکەم کە دەمێکی لە زێندایە؟ ئەگەر بتوانم وەڵام بدەمەوە زۆرم پێ خۆش دەبێت. بۆچی هەموو کات شکۆی باتڵ ڕووناکی حەقدا دەپۆشێ؟ بۆچی خودای گەورە بەهێزی خۆی حەقچەر ناخات و بۆچی نیشانێک پیشان نادا تا هەموو ئیمان بێن و ئیدی جێگای هیچ باسێک نەمێنێتەوە؟ مەگەر تۆ پێت خۆشە کە خوددا گەورەترین کەماڵی خۆی یعنی ئیختیار و هەڵبژاردن لە تۆ بستێنێتەوە؟ ئێمە بە مەیل و ئیرادەی خۆمان لایەنگری حەقمان کردووە و باتڵمان لەناو بردووە و لە ڕێگەی ئیماندا هەنگاومان هەڵگرتووە و لەم کەماڵە خەڵکمان وەرگرتووە. مەجینا باقی بوونەوەرانیش ئیمانی بێ ئیرادەیان هەیە. وا نازانن کە ئەم زاڵبوونەی بتپەرستی و زوڵم و پەرەسەندنی فساد و خراپەیە بەویستی خودای گەورەیە؟
ئایا ئەو ئیرادەی کردووە کە حەق هەموو کاتژێر چەپۆکەی باتڵ بێت؟ نازانم کە چۆن سەرکەوتنی هەق بەسەر باتڵداوە دیدێت. بەڵام هەست بەوە دەکەم کە باتڵ هەر وەکو بەڵقی سەر ئاوە وەلا کامدا ڕاستەقینە خۆی دەردەخات. ڕاستەیەک لە ئینجیل کە ماکسیمیلیان هەموو کات دووپاتی دەکاتەوە، ڕاستەقینەیەک کە لە تاریکیدا لە وتنی دەترسێن، ڕۆژێک لە ڕووناکاییدا دەبیسرێ و ئیمانێک کە لە نێو ماڵەکاندا فێری بووین ڕۆژێک لە سەربانەکانەوە هاوار دەکرێ. یانی ئەو کاتە دەگات کە خوداپەرستان بەسەر کوفاری بتپەرستە سەرکەون؟ بەڵام چۆن ماکسیمیلیان؟ نازانم، چۆنەکەی نازانم. لەمەدا کە ڕاستەقینە سەردەکەوێ باسێک نییە، بەڵام ڕەنگە لە سەردەمی ئێمەدا ڕاستەقینە ڕوونەدا وە بەرەکانی داهاتوو بیبینن. تۆ دەنگێکن نەبیست؟ من هەست دەکەم کە تەنیانی وا دیارە کەسێک ئاگەی لێمانە. من کە بە زۆر چاوەکانم هەڵدێنم. لەم کاتە ناسکەدا دەبێ یەکێک بەخەبەر بێت. ئێوە شوویەک بدەن. نەخەوتنی دوێنێ شەو و پێوانی ئەم ڕێگا دوور و درێژە و ئەستەما هەموومانی ماندوو کردووە. دەی ئێوە بخەون. خاوەن شکۆ ماکسیمیلیان، من دوێنێ شەو باش خەوتوم وەکو ئێوەش ماندوو نیم. ماندوو نیم من، ئێوە بخەون. من ئاگام لە ئێوەیە. بخەون. باش ئەنتۆنیوس، باشە. بخەون. نازانم بۆچی ئەوەندە ماندووم. من تا ئێستا ئەوەندەم خەو نەهاتووە. دەڵێ ئەم خەوە بەدەستی خۆم نییە. خدایە حەق بەسەر باتڵدا چۆن زاڵ دەبێ؟ من بۆچی خەوم دێ؟ منیش خەوم دێ. ناخەوی کەمتریۆ؟ چەندە زوش خەوتن.
زۆر سەیرەکەمیتری و بە چای بازەوە خەوتووی تا ئێستا تۆم بەو شێوەیە نەدی بوو بەڵێنم داوە کە ئاگام لێیان بێت بەڵام خەو ناهێڵێ قەولم پێداون ئاگام لێیان بێت هیوە دەرم شتێک ڕوو نەداتاوێ تەنیا تاوێ بخەوم بەسمە پاشان باشتر دەتوانم ئاگام لەوەم بێت هیوەدارم جەنابی ماکسیمیلیان لێم خۆش بن بەدەست خۆم نییە بڕستی بڕێوم بەدەست خۆم نییە بڕستی بڕێوم جەنابی ماکسیمیلیان لەژێر ئەشکەنجە بوون کە بە منیان فەرموو خەڵک ئاگادارکەنەوە و بەوان بڵێن کە چۆن خوداپەرستەکان لە کۆشکدا ئیمپراتوریان سووک کرد و بتی جەنابی هادریانوس و باقی خوداکانیان تێکشکاند وتی کە بە ئێوە بڵێم کە خوددا پشتیوانی ئێوەیە ئاینی ئێمە ڕۆژێ پەرە دەگرێ و پەیڕەوانێکی زۆر دێنە سەر ئەم دینە ئاگا بن کە جوانمێرەکان لە دەرباری دەقیانوسدا بۆ بوژانەوەی تۆحید و خەبات دژی خوداکانی درۆیی ڕاپەڕین ئەرێ تا ئێستا تانیان لێ دەداین کە دینی ئێوە هی غوڵامەکان و بەندەکان و سوالکەرەکانە ئێستا ببینن کە گەورە زادەکان و ئەشرافیش هاتوونەتە سەر دینی ئێمە و ئەمە تەنیا هی حەقانیەتی دینی گەورەمان مەسیحە ئەم جوانمێرانە نەک تەنیا خوداپەرست بوون بەڵکو زۆرێ لە خوداپەرستەکان لەلایەن ئەوانەوە ڕێنمونی کراون بەڵێ دروستە بەڕاستی کە ئەمانە جوامێرانێکی ئازا و بوێرن سوکردنی ئیمپراتور کاری هەرکەسێک نییە بۆ دەقیانوس ناڵێ سوکایەتی کردن بەو دڵ و جەرگی دەوێ یا ئیسا کوڕی مەریەم یارمەتی ئەوانە بدە بێگومان یارمەتیان دەدا ئەمانە بچووکتر لەوەن کە بتوانن خاوەن شکۆ ماکسیمیلیان و دۆستەکانی قۆڵبەست بکەن ئەگەر بیان توانی باید هەیەسا ئەو کاریان کرده بوو من وا دەزانم ئەوان ئێستا لە ڕێگای ئەنتاکیەدا بن ئیدی هیچ کەس ناتوانێت ئەوان قۆڵبەست کات من ئەگەر لە جێگای ئەوان بوایم بەرەولای دەریای سپی دەڕۆیشتم و لە ڕێگای دەریای سپیەوە خۆم دەگەیاندە دەرەوەی مەڵبەندی ڕۆم ئێوەش پێ تاوانیە دۆستان؟ نا تەرتوس باشترین جێگایە بۆ خۆشاردنەوە ئیتر بەسێتی جەناوی ماکسیمیلیان خۆی باشتر دەزانێت کە چی بکەوە بۆ کوێ بچێ دۆستان وەرن هەمومان پێکەوە بۆ ڕزگاری ئەوان دوعا بکەین خدایە ئەم جوانمێرانە بۆ تۆ ڕاپەڕین خۆت لایەنگری ئەوان بە و لە شەڕی سەربازانی دەقیانوس بیان پارێزە ئامین بڕیار وابوو تەواوی کون و قۆشبنی شار بخەنە ژێر چاودێریەوە چی بوو؟ ئێمە ساتێک غافڵ نەبووین بەڵام هیچ پەیوەندێک لە نێوان هەڵاتوان و خەڵکی شار نەبینرا ئەمە ناگونجە کە پەیوەندیەکیان بەیەکەوە نەبێ بەڵام تێگەیشتن لەم پەیوەندی لێ هاتووی دەوێت کە ئەوە دوو کەس لێ تا نایە دڵنیا بن خاون شکۆ ئێمە ئەو پەڕی هۆڵی خۆمان دەدەین قوربان بۆ تەواوی ڕێگاکان هێزی گەشتیمان ناردووە بۆ تەواوی ئاوایەکان و تەواوی شارەکان کەسمان ناردووە جێگایەک نامێتەوە کە نێپشکنین لە هەر چۆ کە بندیان دۆزینەوە دەبێت دڵنیا بن کە کات دژی ئێوەیە ئەگەر تا بەر لە گەیشتنی ئیمپراتور بۆ ئۆرشەلێم ئەوان نەدۆزنەوە
دەبێ خۆتان بۆ لە خاچدان ئامادە بکەن. ماتیوس بەڵێ خاوەنشکۆ وا دەزانم ئەوان دەدۆزیەوە چارەیەکمە نییە ئەگەر نیان دۆزینەوە ژۆپیتێری مەزن یارمەتیمدا. زانم ماتیوس لەگەڵ باخێکی گەورە لە دەوروبەری فیلادلفیا چۆنی؟ باخێ لە فیلادلفیا؟ لە بەرامبەر چیدا؟ دەمەوێ ماکسیمیلیان زیندوو بدەیتە دەستەوە. هەر جۆر بێ ئەوان دەکوژن. بەم چەشنە دڵنیاترە. تازە تۆش باخە خۆشەکە دەست دەکەوێت. بەڵێ ئەو لە کاتی قۆڵبەسکراندا دەکوژرێ و ئێوەش دەگەنە خات و هێلێن و بەدوای ئەوەشدا ڕەنگە تاج و تەختت خاتوونی من سەربازەکان تا ئێستا هەموو جگایەک گەڕاون 2 شەو ڕۆژێکە دەگەڕێن بەڵام ئەوانیان نەدۆزیوەتەوە ئەوەش بڵێم کە ژولیوس لە بەرتوڕەیی هاوار دەکات تەنیا ئەو وانییە دەقیانوسیش یەکسەر بەسەریاندا هات و هاوار دەکات دڵنیابن هیچ کەس ناتوانێت ئەوان بدۆزێتەوە هیوادارم کە خوددا ئەوان لە پەنای خۆیدا بپارێزێ. لە دڵمی داوە کە ئیدی ماکسیمیلیان نابینم. ئەمە چ قسەیەکە دەیکەن؟ ئیمانداران دەبێ هەموو کات هیوایان بە لوتفی خودای گەورە هەبێ. دڵە خورپان بە من دەڵێ کە ئیدی ئەو نابینمەوە. بەڵام لە خەودا دیم کە ئەو گەڕاوەتەوە و من لەگەڵی قسە دەکەم. من دڵنیام کە ئەو ماکسیمیلیان بوو. منیش کچێکی لاو و کەم تەمەن بوو. نیگەران مەبن. ئەو خەونە خراپەکە دیوتانە بەهۆی ڕووداوەکانی ئەمڕۆوەیە. خاتوونی هەژاری من ئێمە بەدوای 6 کەسی هەڵاتوو داین. هەڵاتوان لە ئەشرافزادەگانی ڕوومی و لە ڕاوێژکارانی جەنابی دیوکلیتیانوسن کە بە ئیمپراتور و خوداکانی ڕووم خەیانەتیان کردووە. سزای هەڵاتوان مردنە و هەر کەس بەوان پەنا بدات و لەوان هەواڵێکی هەبێ و هیچ نەڵێ تووشی بەسەرهاتی ئەوان دەبێ. هەڵاتوان لە پەیڕەوانی دینی تازەن و خۆیان لە پەیڕەوانی پێغەمبەری ناسری دەزانن. ئەوان لە خوداکانی ئێمە کافر بوون و بە خاوەنشکۆ ئیمپراتور سوکایەتیان کردووە و کەسانێک کە لەوان هەواڵیان ببێت و لەگەڵ مەئمورانی ئێمەدا بۆ دۆزینەوەیان هاوکاری بکەن لەلایەن خاوەنشکۆ دیوکلیتیانوسەوە ڕێزیان لێ دەگیردرێ و خەڵاتێکی گرانباییان پێدەدرێ. وابزانم ئەم نەوانم دیتووە. دیتوتە؟ ئەرێ ئەم نەوانم دیتووە. دێگە دیتوتە بیڵەیە بڵێ تۆ وە دیارە دەتەوێت شتێک بڵێ. من؟ ئەرێ تۆ خاوەنشکۆ ماتیوس ئیزنی هاتنە ژووری دەوێ. نابێت.
خاوەنشکۆ شۆنی هەڵاتوان مندۆزیوەتەوە و هەرسا مەئموران خەریکی قۆڵبەستکرانی ئەوانن. ئێستا لەکوێ هەن؟ لە ئاوایەک بنەوی ڕەقیم لە نزیکی فیلادلفیا. ئافرین ماتیۆس دروستکەکەم ئامادە بکەن من خۆم دەچمە ئەبێ. زۆر سەیرە ئەنتۆنی زەوانی چۆن ناسیوە ڕەنگە نەیە ناسی بەڵکو بە نێوێ ڕێنما لەگەڵیانە ڕۆیشتووە بەڵام نا وابزانم ئانتۆنێسیش وەکو ئەوان بووە من کە هیچ کات نەمدیتووە ئەو جارێ ناوی خوداکان ببات یان بوو ئەوان قوربانی بکات بە هەر حاڵ پیاوێکی خراپ نەبوو چەند ساڵ کە شوانی ئەم ئەوەیە بوو خراپێکمان پێوە نەدی بەو جۆرەکەوە دیارە تاوانیان زۆر قورسە و ئەگەر بیانگرێن ئەوان دەکوژن دەوروبەری کێوەکە گەمارۆ بدەن دەبێت ڕێگای هەڵاتمیان بە تەواوی ببەسترێت خاوش کەسێکە هەڵاتوانی دیوە لێرەیە دەی بڵێ بزانم چیت دیوە پیاو ئەمڕۆ کە بناری ئەنجلۆسۆ تێدەپەڕیم لەپڕ دیتم کە چەند کەس بە شێوەیەکی نائاسایی دەچوونە سەر چەند کەس بوون؟ 5 یان 6 کەس دروست نازانم بەڵام دیتم کە غەریبن چۆنەوەندە دڵنیایی ئێمە خەڵکی ئەم دەوروبەرە باش دەناسین خاوەنشکۆ جلوبەرجی ئەوان شێوەی خەڵکی ئەمە نەبوو زۆر بە ئاسانی زانیم کە خەڵکی ئەم دەوروبەرە نین زانیم کە خەڵکی شارن لە پێشدا ویستم کە دوایان کەومە بزانم ئەوان چێن بەڵام پاشم پەشیمان بوومەوە چۆن زانیت کە خەڵکی شارن جلوبەرجی باشی و گرانبایان دەبەردا بوو من سەرنسوورما بوو کە ئەمانە لێرەدا چی دەکەن داما بووم کە چی بکەم بەڵام چونکو کارم بەسەریانەوە نەبوو بەجێم هێشتن هەتاوەکو لە سەربازانی ئەوم بیست کە ئەمانە هەڵاتون من دڵنیام ئەگەر ئەم پیاوە نەبوایە ئێوە بەم زوانە نەتان ئەتوانی کە ئەو هەڵاتوانە بدۆزنەوە ئەم پیاوە شیاوی خەڵاتکردنە سپاس دەکەم قوربان سپاست دەکەم خاوەش ژۆلیۆس خێراکەن فەرمان بدەن تەواوی کێوەکە بەوەردی بپشکنن باوەردی زووتر دەست پێ بکەن بەڕێکەون بێگومان سەر دەکەوین چەندە سەرباز ببێ
من پێم وانێ لێرە بن قوربان. من بە چاوانی خۆمەوانم لێرەتی. من زۆر هیوادارم. یعنی دەبێ هیوادار بین. ئەگەینا ئەوەی لەو خوارە دانیشتووە هەموومان دەکوژێ. بڕۆ. یعنی ئەوان قۆڵبەست دەکەن؟ خدا دەزانێ. چۆنە پێتان وایە کە هێشتا لێرەن؟ ئەگەر هات بێتن ئەم چێوە ئێستا شان ڕەنگە لەم چێوەدا حەشارگەیەک ببێت. بەڵێ قوربان هەیە لەم چێوەدا هەشکەوتێکی گەورە هەیە. تا هەشکەوت زۆری ماوە؟ نا نزیکە. دەی با بڕۆین. چۆن بزانین ئەم لادەیە دروستی دیبێ کە هێشتا لەوێ بن. هەلە مەکەن دەبێت کەمێک سەبر بکەین. جولیۆس؟ تۆ دڵی هەڵاتووەکان ئالەوێدان؟ من دڵنیام خاوەن شکۆ. بە پێ قسەیان پیاوە ئەوان 5-6 کەس بوون بە جلوبەرگی گرانباییەوە. وەجگە لەوان چ کەسێ دەتوانێت ببێت؟ ڕێگەی هەڵاتنیان نییە. دیتم هەشکەوتەکەوتا لێرەیە. ئەوەیە هەمووتان وەرن. هەمووتان لەم لاوە. هەڵاتوان لەوێن؟ نازانم. تەواو بوو ئاغایان. ئێوە گەمەڕۆ دراون. وەرنە دەرێ. ئێوە ناچارن بێننە دەرێ. ڕێگای هەڵاتنێک نییە. ئێوە چارەیەکتان نییە. وەرنە دەرێ. تۆ بڕۆنە ژوورێ. برێ خۆتە من. چیت بەسەراتوە چیت بەسەراتوە ڕاکشە بوون چاوەکانیان تاک بوو لەسەرە خۆ بە لەسەرە خۆ بە لەسەرە خۆ بە ئەوان مردبوون ڕامە بڵە چیت بەسەراتوە ئەوان مردبوون سەیری سەربازی دیێری سوپای پێنجەمی ڕوون بکە هەڵاتوان لێرن هەڵاتوان لێرن
خاوشکۆ هەڵاتوان دۆزرانەوە ئەوان لە ناوە شکەوتێکدا لە گەمارۆدان قوربان بەدوای مناوەرە وەرە بەدوای من دانیش بێعەقلینە ئەمە چ قسەیەکی پرۆپوچەکە دەیکەن ئێوە دەلۆن یان سەرباز بۆچی ناتوانن کە لەوان نزیک ببنەوە یانی چی ئەمانە دەڵێن چی جولیۆس ئێوە خەریکن بە من ڕادەبیۆرن باوەڕ بکەن خاوەشکۆ بۆ خۆتان دەتوانن ببینن زۆر سامناک بوو دلێرترین پیاوەکانمان نەیانتوانی لەوان نزیک ببنەوە کەس نازانێت کە زیندوون یان مردوو ئینسانی یا خوداکانن تیشکی چاوەکانیان زۆر تیژ بوو یەکجار سامناک بوو خاوەشکۆ ئەبە سابووم مێدن بە ترسنۆک ماتیۆس ئەگەر خاوەشکۆ بیانەوێ خۆیان بڕۆنە نێو ئەشکەوت تا بۆ خۆیان ئەوان ببینن ئەوان یەکجار غێری ئاساین خاوەن شکۆ زۆر غێری ئاسایی دەسێتی وا دیارە گەر چەند کەسی دیکەش بڕۆنە نێو ئەو ئەشکەوتە دەیانگەێنە پلە و پایەی خوداکان چ خەیاڵاتێک جۆلیۆس بەڵە قوربان لەگەڵم وەرە هەتا کاتێک کە یەک کەس لەوانە زیندوو بمێنێتەوە ئێرە چۆڵ ناکەم بڕۆین جۆلیۆس ئارام بن خاتون ئارام بن نیگەران مەبە خدا گەورەیە خاتونی من خدا بیان پارێزێ نیگەران مەبە یەکلتیانوس وەکو ئەوان نییە بێگومان قۆڵ بەسییان دەکات هەموو شتێک بەدەستی خدای گەورە و تاقانەیە ئەگەر یەکلتیانوس و جولیوس ئەوان بدۆزنەوە ڕەحمیان پێ ناکات سەرخۆ بن خاتونی من ئەگەر ماتیۆس و کلیدیۆس نەیانتوانی دەقیانوسیش ناتوانێت ئەوان بدۆزێتەوە سەبرتان هەبێ سەبرکەن تا بزانین چی ڕوو ئەدات بڕۆین جولیۆس
هەر کەسێ ئەوانی دی لێیان هەڵدەهات و لە ترسی ئەوان یەکجار هەراسان دەبوو. خاوەن شکۆ چی کامەسەر هاتووە چی بووە خاوەن شکۆ چی بووە چیتان بەسەر هات چی بوو بێ خاوەشکۆ چی بوو چ شتێک ڕووی داوە شتێک بڵێن خاوەشکۆ بۆچی سەرسا ماوی لەگەڵ تۆمە ئێتۆ لەوێ چت دیوە بۆ قسە ناکەی لەگەڵ تۆمە ئێتۆیان سەعر کردووە لەوێ دەرگای ئەشکەوتەکە هەڵبچنن با هەر لەوێ زیندە بە چاڵ بکرێن دەرگاکەی هەڵبچنن دەبێت زیندە بە گۆڕ بکرێن دەبێت زیندە بە گۆڕ بکرێن ئەو کارە دەکەین ئەم کارە مەکەن نا بابا ئەم کارە مەکە تکا دەکەم بابا ئەم کارە مەکە لێرەدا بڕۆ هێلن تەنیا بڕۆ تکا دەکەم بابا تکا دەکەم بە من ڕام بکەن ئەوەم ببەخشن وتم لێ بڕۆ هێلن ئەوەم ببەخشن تکا دەکەم خەوەشکۆ ئێمە جگە لەوان کەسمان نییە ئەگەر زیاتر لەمە پێداگری بکەن ئێوەش هاوڕێ لەگەڵ ئەوە خائینانە زیندە بە چاڵ دەکەم بیان بن لێڕۆ بڕۆن ون بن لەبەر چاڵە ئێمەش هاوڕێ ئەوان بنێژن نامەوێ زیندوو بمێنە نامەوێ زیندوو بمێنە نامەوێ زیندوو بمێنم جەنابی ئاریوس فەرمان بدەن بۆ ماوەی 3 مانگ لە گرد و پەڕیەم کێوەدا قەرەوەڵدا بنیان هەتاکو کەس بۆ ڕزگارکردنیان هەوڵ نەدات لوتوس بەڵێ خاوەشکۆ فەرمان بدەن لەوحێک دروست بکەن و بەسەر هاتێم خائینانەی لەسەر بنووسن و لەسەر ئەشکەوتەکە دای بنێن هەتاکو ببێتە سەر مەشقی باقی خەڵک سەر چاو خاوەشکۆ جۆلیۆس خاوەشکۆ کەسێک بنێرن بۆ لای ئەمپراتۆر هەتا کارەساتی سزادانی ئەوان لە خزمەت ئەمپراتۆردا بگێڕێتەوە بەسەر چاو وەڕێ دەکەوین چ دیمەنێکی سامناک بوو ناتوانم لێرەدا بمێنمەوە لعنەت لە دەقیانوس لعنەت لە ئیمپراتور لعنەت
خدایە دەسەڵاتی ئەم بت پەرستانە تا کەی بەردەوامە